بەڵێ بۆ قسەکردنی زیاتر لەبارەی دۆخی هەڵبژاردن بە تایبەت لە پارێزگاکانی دیکە باڵێنە پارێزگای سەلاحەدین گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز ئەکرەم ساڵح بەرپرسی لەخی 22 گەرمیانی پارتی دیموکراتی کوردستان لە کەلارەوە لەگەڵماندا. بەڕێز ئەکرەم ساڵح سڵاوتان لێبێ و کاتتان باش. هەنگێک بەخێرهاتنە کوردستان 24 بزانم پارتیا دموکراتە کوردستانێ بە چ ڕەنگی ئامادەیە بەر بە هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگا هاوا بچیت؟ زۆر سپاس، سڵاو لە ئێوە و لە بینەرانی کوردستان 24. هەڵبەتە ئێمە ماوەیەکی زۆرە ئامادەکاری بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراقەکەین لە هەموو ئەو شوێنانەی کە هەڵبژاردن لە پارێزگای نینەوە، لە پارێزگای کەرکووک و لە پارێزگای سەلاحەدین و لە پارێزگای دیالە ئەنجامەدرێ. هەر لایەنێک یا هەر لقێک یا هەر ئۆرگانێکی حزبی بە پێی تایبەتمەندی سنوورەکەی خۆی ئامادەکاری ئەکا لە سنوورەکە. ئێمە وەک لقی 22 گەرمیان لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین بەشداری ئەەکەین کە لە قەزای دووسخورمات و ئەلبەتە بارودۆخی پارێزگای سەلاحەدین بە جیاوازە لەگەڵ ناوچەکانی تر، چونکە لە پارێزگای سەلاحەدین تەنها قەزای کوردستانی هەبێ، قەزای دووسخورماتووە، ئەویش پێکهاتەیەکی تێکەڵی نەتەوەیی و ئاینی هەیە و بەڵام زۆرینەی دانیشتوانی قەزاکە کوردی ڕەسەنن و شارێکی کوردستانیە دووسخورماتوو. ئەمڕۆ لە چوارچێوەی بانگەشەی هەڵبژاردن لە قەزای دووسخورماتوو ڕێوڕسمێکی جەماوەریمان ئەنجامدا کە ئەتوانم بڵێم لە دوای 6 ساڵ لە دابڕان بەهۆی خیانەتی 16 ئۆکتۆبرەوە ئەمڕۆ بۆ یەکەم جار چالاکێکی جەماوەریمان بۆ کاندیدەکەمان ئەنجامدا کە لە چوارچێوەی هاوپەیمانەتی حەسمی نیشتمانیدایە و بە پێی ڕێکەوتنێک لەگەڵ لیستی حەسم ئێمە بە کاندیدێک لە پارێزگای سەلاحەدین و بە تایبەتی بۆ قەزای دووسخورماتوو بەشداریمان کردووە. خۆشبەختانە جۆش و خرۆشی خەڵکی خۆشەویستی دووسخورماتوو بە جۆرێک بوو کە چاوەڕوانکراو بوو، چونکە خەڵکی ئەو ناوچانە هەمیشە بە هیواوە دەڕوانە پارتی دیموکراتی کوردستان و هیوای گەورەیان بە پارتی دیموکراتی کوردستان هەیە، چونکە دەزانن پارتی لە هەرکوێ هەبێت، لە هەرکوێ دەسڵاتی هەبێت، خزمەتگوزاری و ئاوەدانی و سەقامگیری و پێکەوەژیان بوونی هەیە. بۆیە ئەمڕۆ لە قەزای دووسخورماتوو پێشوازیەکی زۆر باش لە کاندیدی پارتی دیموکراتی کوردستان کرا، لە خەڵکی کەوادری پارتی دیموکراتی کوردستان کرا و خەڵکێکی زۆر بەشداری ڕێوڕسمەکە بوون و لە ئاستی جەماوەریش گەڕانەوەی ئێمە بۆ ناوچەکە جێگەی خۆشحاڵی خەڵکی دەبەرەکە. ئەکرەم بەرنامە و پلان و کاری پارتی دیموکراتی کوردستان چییە؟ ئێمە پلانمان ئەوەیە کە لە دوای خیانەتی 16 ئۆکتۆبرەوە کە لەو ناوچانە دابڕاوین، ئەلبەتە لە ڕووی ڕێخستن و جەماوەرەوە لە ناو خەڵکی ناوچەکە بووینە، بەڵام لە ڕووی ئۆرگانیەوە بارەگاکانمان لە ناوچەکە نەماوە. ئێمە ئەلبەتە بە پێی ڕێکەوتنێکە لەگەڵ حکومەتی بەغدا کراوە، هەموو بارەگاکانمان لەو ناوچانە جارێکی تر دەکەینەوە و هەوڵە دەین لەو هەڵبژاردنانە کاندیدەکانمان سەرکەوتوو بن بۆ ئەوەی بتوانین پێکەوەژیانی ئاشتیانە لەو ناوچانە باشتر بەرقرار بکەین و هاوسەنگی سیاسی و ئیداری بۆ ئەو ناوچانە بگەڕێنەوە بۆ ئەوەی خەڵکی کوردنشین لەو ناوچانە هەست بە غەدر و ستەم نەکەن و جۆرێک لە پێکەوەژیانی ئاشتیانە لەسەر بنەمای هاوسەنگی و لەسەر بنەمای هاوڵاتی کە تەبایی و برایەتی نێوان پێکهاتەکان بپارێزێ و هیچ لایەک خۆی فەرز نەکات لەسەر لایەنەکانی تر، بەڵکو لەسەر بنەمای ئیستحقاقی هەڵبژاردن و لەسەر بنەمای عەدالەتێکی جەماوەری کە لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە هەبێ کە ناوە بارودۆخی ئەو ناوچانە ئاسایی بکرێتەوە بە جۆرێک کە لە خزمەتی خەڵکی ناوچەکە بە هەموو پێکهاتەکانەوە بێ
لە بەتایبەتیشدا خزمەتی خەڵکی کوردنشینی ناوچەکان بێت چونکە لە ماوەی 6 ساڵی ڕابردوو خەڵکی ئەو ناوچانە هەستیان بە غەدر کردووە، هەستیان بەوە کردووە زۆر لە پۆستە ئیدارەکان لەسەر دەستی کورد وەرگیراوەتەوە یان لە کورد سندراوەتەوە. پێویستە بارودۆخی ئەو ناوچانە ئاسایی بکرێتەوە بە جۆرێک کە هەموو ئەو پۆستانەی لە بەدەستی کوردەوە بووە بگەڕێتەوە بۆ دەستی کورد و پێکاتەکانی تریش بە پێی ئیستحقاقی خۆیان بەشداری بکەن. بەڵام ئەمە هەڵبژاردننی داهاتووی ئەنجومەنی پارێزگاکان و دەنگی کورد لەو ناوچانە پێوەری سەرەکی ئەبێ بۆ ئەوەی لە ڕووی کارگێڕیشەوە ئەو ناوچانە جارێکی تر پیاچوونەوەی بۆ بکرێت. بۆیە ئێمە لە هەموو ئەو ناوچانە هەوڵ ئەدەین بە شێوەیەکی ئاشتیانە و لە چوارچێوەی پرۆسەی دیموکراسی و هەڵبژاردن کاری خۆمان ئەنجام بدەین بۆ ئەوەی بتوانین بە دەنگ جارێکی تر کوردستانێتی ئەو ناوچانە بسەلمێنین و لە ڕێگەی دەنگی خەڵکی ئەو ناوچانەوە ئیدارەی ئەو ناوچانە جارێکی تر ڕێخرێتەوە بە جۆرێک هیچ پێکهاتەیەک بە پێی ئیستحقاقی خۆی هەز بەوە نەکرێ زوڵمی لێ بکرێ یا غەدری لێ بکرێ، بەڵکو هەموو پێکاتەکان بە پێی قەبارەی خۆیان بەشداری بکەن لە ئیدارەدانی ناوچەکە لەسەر بنەمایەکی دادپەروەرانە، نەک لەسەر بنەمای تایفی یان نەتەوەی، بەڵکو لەسەر بنەمای ئەوەی کە هەر پێکهاتەیەک لەو ناوچانە بە پێی ژمارەی خۆی و بە پێی قەبارەی خۆی و پێی کورسیەکانی لە ئەنجومەنی پارێزگا مافەکانی خۆی دەستەبەر بکات. لە هێژای ئەکرەمەوە داخوازێن پارتیا داموکراتە کوردستانە نەلوی سنووری پشتی 6 ساڵان و ڤەگەڕیانێ لێ واقعەت شتێکێ دیە ئاڵۆزی گەلک هەنە ئاستەنگی هەنە ئەو ئاستەنگی و ئاڵوزیان ڕوبڕووی هەوە دبن بە تایبەتی دەوێ ڕەوشە ئەمنیانە سەقامگیردا تعریبکردن بەردەوامە چ نەگەلو. ڕاستە ئەو بارودۆخەی لە 6 ساڵی ڕابردوو لەم ناوچانە هاتووەتە ئاراوە، پێویستی بەکاری بەردەوامە و بە هەماهەنگیە و بە یەکگرتووی و یەکڕیزی ماڵی کوردە بۆ ئەوەی بارودۆخی ئەو ناوچانە ئاسایی بکرێتەوە. گەڕانەوەی پارتی بۆ ئەم ناوچانە هیوایەکی زۆری بۆ خەڵکی ئەم ناوچانە بەگشتی گەڕاندوێتەوە، چونکە خەڵکی ئەم ناوچانە بە دڵنیان لەوەی پارتی دیموکراتی کوردستان سازش لەسەر مافەکانیان ناکا و ڕێز لە هەموو پێکهاتەکان ئەگرێ. ئەم بتمانەی خەڵک بۆ پارتی و سەنگی پارتی لە پەرلەمانی عێراق لە حکومەتی عێراق کاریگەری خۆی هەیە بۆ ئەوەی بارودۆخی ئەم ناوچانە باش بکرێ و پرۆسەی تعریب ڕابگیرێ و هەوڵ بدرێ جۆرێک لە پێکەوە ژیانی ئاشتیانە لەسەر بنەمای دادپەروەری و دیموکراسی لەو ناوچانە بەدی بێ. بۆیە پارتی دیموکراتی کوردستان هەر لە سەرەتای گەڕانەوەی پەیامی ئاشتی و برایەتی و پێکەوە ژیانی بە هەموو لایەک ڕاگەیاندووە، بەڵام لەگەڵ ئەوەشتا داکۆکی ئەکا لەسەر هاوسەنگی سیاسی و کارگێڕی لەسەر بنەمای ئیستحقاقی هەڵبژاردن. بۆیە خەڵک ئومێدێکی زۆریان بە پارتی هەیە و هەر ئەو جۆش و خرۆشەی کە خەڵک لە کەرکووک و لە دووسخورمات و لە ناوچەکانی تر لە پارتی دیموکراتی کوردستانی ئەکەن، هەر بۆ خۆی ئەمە وەڵامدەیانەوەی خەڵکی ئەم ناوچانەیە بۆ کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستان و ئەو هیوایەی خەڵکە بە پارتی هەیەە لەم ناوچانە کە بە شێوەیەکی ئاشتیانە و لەسەر بنەمای ڕێکەوتنی سیاسی و لەسەر بنەمای دەستور یاسا و دەستور مافی ئەم ناوچانە بگەڕێتەوە و مادەی 140 هەوڵی جێبەجێکردنی بدرێ و ڕێگە پرۆسەی بەدناوی تعریب کە زیانێکی زۆری بەم ناوچانە گەیاندووە ڕابگیرێ لە چوارچێوەی مادەی 140 بارودۆخی ئەم ناوچانە ئاسایی بکرێتەوە و تا ئەو کاتەی بارودۆخی مادەی 140 ئاسایی دەکرێتەوە ناوچەکانی مادەی 140 ئاسایی ئەکرێتەوە ئەو هەڵمەتی بە عەرەبکردنە ڕابگیرێ و ئەو کۆسپور لەمپەرانەی لە بەردەم خەڵکی ئەم ناوچانە هەبووە لەم ماوە ڕابگیرێ. هەر لە ئێستەوە هەست بەوە ئەکەی کە جۆرێک لە بارودۆخەکە گۆڕانکاری بەسەرا هاتووە. ئەلبەتە ئەمە ئەنجامی ململانەیەکی سیاسی و دەستێوەردانی دەرەکی بارودۆخی ئەم ناوچانە بەم ئاقارە ڕۆشتووە، بۆیە کاتێکشی پێویستە بۆ ئەوەی بگەڕێتەوە دۆخی ئاسایی خۆی
پارتی دیموکراتی کوردستان لە گەڕانەوەی بارگاکانی و پێشتریشی لە دانوستانەکانی لەگەڵ حکوومەتی عێراقا هەمیشە هەوڵی داوە کە بە شێوەیەکی ئاشتیانە و لە ڕێگەی گفتوگۆوە کێشەکانی ناوچەکە چارەسەر بکە و هەموو ئەو ناوچانە دۆخیان بگەڕێتەوە بۆ پێش 16 ئۆکتۆبەر کە بەداخەوە بارودۆخێکی نائاسایی و خۆسەپاندن لەو ناوچانە هاتۆتە ئاراوە بە هیواین ئەم ڕێکەوتنەوە و گەڕانەوەی پارتی بۆ ئەو بارگاکانی پارتی بۆ ئەو ناوچانە ببێتە دەرویەک بۆ چارەسەرکردنی سەرجەم کێشەکانی ئەو دەڤەرانە. بەڵێ بەڕێز ئەکرەم بە کورتی وەڵامان بیتەوە سوپاس دەکەم. پارتی دیموکراتی کوردستان لە هەڵبژاردنەکانی ڕابردووی پەرلەمانی عێراقا کاندیدی لە نەتەوە جیاوازەکانی دیکەشە بوو. ئێستا بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق لەو ناوچەیەی کە ئێوەی لێن با بڵین بۆ پارێزگای سەلاحەدین پارتی بۆ تەنها یەک کاندیدی هەیە و تا چەند دڵنیان لەسەر خستنەوە تاکە کاندیدەتان؟ وەگوتم لە پێشەکی قسەکانم ئەلبەتە پارێزگای سەلاحەدین تەنها یەک قەزای دروستخورماتووە شارێکی کوردستانیە و زۆربەی دانیشتوانەکەی کووردە. ڕێژەی دەنگی کورد لە پارێزگای سەلاحەدین نەی ئەتوانی بە لیستی سربەخۆ بتوانێت کە کورسی ئەنجومەنی پارێزگا بەدەست بێنێت تەنانەت ئەگەر هەموو لایەن لە کوردستانیەکانیش یەک لیستیان هەبوایە. بۆیە ئێستا لە چوارچێوەی لیستەکانی تری پارێزگاکە ئێمە بەشداریمان کردووە لە هەڵبژاردن و ئەگەر کوردی شارەکە بەباشی بچنە سەر سندوقەکانی دەنگدان لەم ڕێگەوە بەباشی ئەتوانرێ کاندیدەکانمان سەرکەوتن بەداست بێنن و ئەمڕۆ لە وتارەکەیشم لە دروستخورمات و داوام لە خەڵکی قەزای دروستخورمات و بکەن کە ئەم بابەتە بابەتێکی نەتەوەییە و پێویستە خەڵک بە بیرروڕای جیاوازەوە بچنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بە کاندیدی ژمارە 12 پارتی دیموکراتی کوردستان بدەن بۆ ئەوەی بتوانێت نوێنەرایەتی شارەکەیان بکات لە ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین و ئێمە لە سنووری ئەو پارێزگایە هەموو هەوڵەکانمان ئەخەینەگەر بۆ سەرکەوتنی کاندیدەکە، بەڵام لەگەڵ ئەوەیشدا پێویستمان بە پشتیوانی خەڵک و بەشداری خەڵکە. خەڵکی ئەو ناوچانە نابێ نیگەرانیەکانی ئەو چەند ساڵەی ڕابردوو کاریگەری هەبێ لە سەریان و نێن بۆ دەنگدان ئەبێ بزانن ئەم بابەتە بۆ ئەوان چارە نووسازە و کورد دەبێ بەشداری هەڵبژاردن بکە بۆ ئەوەی هاوسەنگی بگەڕێتەوە و هێزی خۆی لە ڕێگەی هەڵبژاردن و سندوقەکانی دەنگدانەوە بەدەست بێنێتەوە. هێژا ئەکرەم ساڵح بەرپرسە لە قابی ستودیۆ گەرمیانە پارتی گەلەکس پاس.